پێدەچێت پەیوەندیەکانی نێوان ئەمریکاوە و عێراق قۆناغە سارد و سڕەکەی نێوانیان تێپەڕێنێ پاش سەردانەکەی سەرۆکوەزیری عێراق بۆ واشنگتن، بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ئەمریکا بەردەوام لە عێراقدا دەمێنێتەوە بە ژمارەیەکی زۆری هێزی سەربازیەوە. ئێمە ژمارەی سەربازەکانمان زۆر کەم دەکەینەوە لە عێراقدا. شکستمان بە دەوڵەتی خلافەتی داعشێنە، شکستێکی زۆر خراپی بەسەردا هێنراوە. وتمان لە سەدا 98 داعشمان تێکشکان، دواتر وتیان دەتوانیت بیکەیت بە لە 100 کردمان بە لە 100. پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق زۆر باشە، بووینەتە دۆست. پێم وایە ئێستا پەیوەندیەکانمان لە هەموو کاتێک باشترە. مانەوەی ژمارەیەکی کەمی سەربازەکانی ئەمریکا وەک سەرۆکی ئەمریکا ئاماژەی پێدەکات بۆ یارمەتیدان و کۆمەکردنی عێراقیەکانە، هەروەهاش بەرەنگاربوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازراو کە ڕوو لە عێراق بکات. ئێمە بۆ یارمەتیدان لەوێ. سەرۆکوەزیر دەزانێت کە بۆ یارمەتیدان لە عێراقین. خۆم و وەزیری دەرەوە و ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی و خەڵکی تریش زۆر هاوڕاین. ئەگەر ئێران شتێکی کرد ئەوە بۆ یارمەتیدانی گەلی عێراق لەوێ دەبین. ئێمە ڕێککەوتنی گەورەی بازرگانی و لەشکریمان کردووە. ڕێککەوتنی کڕینی کەرەستەی لەشکریان کردووە و پارەیەکی زۆریان خەرج کردووە بۆ کڕینی کەلوپەل و هەروە بەردەوامن لە پێکێنانی لەشکرەکەیاندا. سەرۆکوەزیری عێراقیش لە کۆشکی سپی سوپاسی ئەمریکا و گەلی ئەمریکا دەکات و هەوڵەکانیشی تەرخان کردووە بۆ برەودان بەم پەیوەندیە نوێیانە و لەم قۆناغەشدا. جەنابی سەرۆک، دەمەوێت سپاست بکەم بۆ پێشوازی لێکردنمان لە کۆشکی سپی. سپاسگوزارم بۆ ئەو هەموو پشتیوانیەی ئەمریکا کردوویەتی لە شەڕی دژی داعشدا. ئەو پشتیوانیە هاوبەشی نێوانمانی دروست کرد کە لە باشترین بەرژەوەندی نیشتیمانیدا بوو. جەنابی سەرۆک، تا کاتی ئەم کۆبوونەوەیە زۆر ڕێککەوتنمان لەگەڵ کۆمپانیەکانی ئەمریکادا مۆر کردووە و بای زیاتر لە 10 ملیارد دلارن. عێراق کراوەیە بۆ کارداری و بەرهێنانی ئەمریکا لە پێناو ئایندەیەکی باشتردا بۆ عێراق و گەلی عێراق. ئەوەی سەرۆکوەزیری عێراق جەختی لێ دەکاتەوە پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و عێراقە. ئەمریکا هاوکاریەکی گەورەی عێراقی کردووە بۆ شکست پێهێنانی داعش، بۆ ڕوخاندنی سەدام حوسێن. ئێمە پێکەوە کار دەکەین بۆ هەبوونی پەیوەندیەکی بەهێز لەسەر بنچینەی بەرژەوەندی هاوبەشی نێوان ئەمریکا و عێراق، بەرژەوەندی ئابووری بۆ ئایندەیەکی باشتری گەلی عێراق و گەلی ئەمریکا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ قسە و باز لەسەر پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر بیلال وەهاب، شارەزای سیاسی لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک دەکەین. دکتۆر بیلال، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونن و یەکەم پرسیاریشم ئەوەیە بە هەڵسەنگانی تۆ ئەوەندەی کە ئاگاداری ڕۆژی کۆبوونەوەکان بووی، پێت وایە کۆبوونەوەی سەرکەوتوو ببن؟ پێت وایە سەردانەکەی کازمی بۆ واشنگتن سەردانێکی سەرکەوتوو بوو بێت؟ سەرەتا سڵاتان لێبێت کاک بەڵێن، ڕێزم هەیە بۆ بەڕێست و بۆ دۆستانی ڕادیۆی ئەمریکا دەنگی کوردی. لە ڕاستیە معیاری سەرکەوتن ئەبێ یەکەم جار تەحدید بکرێ. پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا هەرمیشە پەیوەندی ئاڵۆز بوون، نادیرن پەیوەندی ئاسایی بوو. بنیانەوەیە لە زمانی سەداما لە دۆستایەتیەوە بۆ دژمنایەتی لە دوای جەنگی کوێیت، ماوەی حەسار، دواییدا عێراق و وڵاتێک بوو کە لەلایەن هێزەکانی ئەمریکاوە داگیر کرابوو، پاشان ئەمریکا کشایەوە، جارێکی تر لە 2014 گەڕایەوە، بەڵام ئەم جارە تەنها بۆ شەڕی داعش بوو. هەواتە ئەم دوو وڵاتە هەرگیز پەیوەندیەکی ئاساییان نەبووە کە دوولایەنە بێت. لە زمانی ترەمپا کاتێک کە ترەمپ بۆ سەرۆک، عێراق جارێکی تر جۆرێک لە گرنگی بۆ دروست بوویەوە، نەک لەبەر خاتری خۆی بەڵکو لەبەر خاتری ئێران. عێراق بوو بە ساحەیەک بۆ ئەم جەنگەی کەوا لە نێوان ئەمریکا و ئێرانە هەبوو. ئێران عێراقی بەکارهێنا بۆ ئەوەی کە لە عێراقەوە هێرش بکاتە سەر وڵاتەکانی کەنداو و لە هەڵبژارنەکانی 2008 ئەو میلیشیانی کەوا لە عێراقەوە نزیک بوو، لاکۆن ئەو میلیشیانی کەوا لە ئێرانەوە نزیک بوون، توانیان بگەنن حکم نەکرد تەنها میلیشیا بن، بەڵکو بوون بە حیزبی سیاسی و لە دەسەڵات هابوون. لەلایەکی تریشەوە ئەمریکاش هەر عێراقی بە هەمان شێوە بەکارهێنا بۆ پەرچەکردار بەرامبەر بە ئێران کە گەیشتەوەی لوتکەی کوشتنی قاسم سلێمانی لەناو خاکی عێراقا. لە هاتنی کازمیەوە فرسەتێک هەیە بۆی کەوا ئەم پەیوەندیانە پەیوەندیەکی سەرەتا دوولایەنە بن، ئێران بەشێک نەبێت یایە،
و لایەکی تریش تەنها بازباسی دوو دەوڵەت بێت تەنها بریتی نەبێت لە پەیوەندیەک کە لەسەر ئەساسی دژایەتیکردنی داعش بێت واتە مەساڵحی هەردوو لە بەرچاو بگیرێت زیاتر لەوەی کەوا ئایا عێراق ساحەیەکە بۆ شەڕی داعش یاخود ساحەیەکە بۆ دژایەتیکردنی ئێران. بەڵێ دکتۆر کاتێککە ئەماژە بەوە دەکەی دەڵێ ئەم سەردانەی کازمی دەرفەتێکە بۆ ئەو پەیوەندیانە ئەکرێوە هە لە جەنابەت تێبگەم کە پێم بڵێ بۆ لەمە و دوا پێدەچێت یاخود دەشێت ئەمریکا استراتیژێتێکی نوێی هەبێ بەرامبەر بە وڵاتێکی وەکو عێراق. هەڵبەتە ئامانجەکە ئەوەیە لەم کاتەشە ینی ئەو گەرموگوڕیەی کەوا کازمی پێشوازی لێکا لە واشنگتن لەوەچێ بۆ هیچ سەرۆکوەزیرانێکی عێراق نەکرابێەوە لە ئیدارەی ترامپا بۆ بەرپرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەگەر بۆ کەسێکی وەکو محەممەد بن سلمان کرابێ بۆی وەکو گەرموگوڕیەکی زۆر بوو ئاماژەیەکی ئەمریکی بوو کە بۆ گەلی عێراق بۆ سیاسی عێراقیەکان کە وەک بڵێ ئەمە نمونەی پەیوەندی تایبەتە ئەگەر هاتوو بەمەرجێک عێراقیەکان بتوانن بە هەندێک لەو ئەرکانەی کەوا ئەمریکا چاوەڕوانی هەیە بەرامبەر بە عێراق هەڵبسن بۆ نمونە پاراستنی هێزەکانی ئەمریکا پاراستنی سەفارەتی ئەمریکا بۆ نمونە کردنەوەی بازاری عێراق بۆ کۆمپانیا ئەمریکەکان کەوا بچن لەوێ کار بکەنی ئێستش تا ئێستش زیاد لە 500 کەسی ئەمریکی کەوا نەک بۆ تیجارەت و بزنسکردن بەڵکو بۆ کارە مرۆییەکان بۆ گەیاندنی کاری مرۆیی جا چ بۆ کەمپی ئاوارەکان بێت چ بۆ مەسەلەی کۆرۆنا بێت چاوەڕێی ڤیزە ئەکەن و ڤیزیان بۆ دەرناچێت واتە عێراق وڵاتێکە دەرگای بەسەر دەرەوەی خۆیان داخستووە لەلایەکی ترەوە کۆنتڕۆڵکردنی ئەم میلیشیانەکەوە وەکو حکوومەتێکی بەدیلیان لێ هاتووە و چارەسەرکردنی ئەو گەندڵیەکەوە بۆتە هۆیەوەی کە کۆمپانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆمپانیا ئەمریکەکان ینی بێزیان نێت لە عێراقا تیجارەت بکەن لە بەرامبەریشدا حکوومەتی عێراقیش ینی چاوەڕوانی ئەوەی هەیە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دعمێکی سیاسی بۆ ئەم حکوومەتە تازەیە پێشکەش بکات بۆی کەوا بتوانێت بەشێک لەم کێشە گەورانی کەوا لەناو عێراقا هەیە چارەسەر بکرێت ئەوەی کەوا وەفدی عێراقی بە ئاشکرا درا بگوێ ئەوەیە کە کێشەکانی عێراقین بۆ چارەسەرەکانیشان دەبێ عێراقی بێت و ئەمریکا ئەو پڕی ئەتوانێت هاوکاری ئەم حکوومەتە تازە بکات بۆ چارەسەری کێشەکان بەڵام ئەمریکا چارەسەری ئەو کێشانە ناکات تاکلایەن بەڵام سەرۆکوەزیری عێراق لە ئەو وتارەیدا کاتێک کە چووە کۆشکی سپیەوە ئاماژەی بەوە کرد کە بایی زیاتر لە 10 ملیارد دلار کۆنتراکتی لەگەڵ کۆمپانیەکانی ئەمریکادا مۆر کردووە. سنووری پەیوەندیەکان چوارچێوەی پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنگتن ینی هەر لەوەدا دەوەستێتەوە کە کۆنتراکتی بازرگانی و پیشەسازی و ئەم جۆرەشتانە بێ یاخود ڕەهەندی تریشی هەن بەڕایتەوە. لە ڕاستیان مەسلەی ئیمزاکردنی عقد و کۆنتراکت ئەمە بۆ ترامپ گرنگە یعنی ئەگەر ئەوە نەبووایە ترامپ لەوە ئەچێ ئیستقلالی پێشوازی لە کازمی نەکردایە لە کۆشکی سپی بۆیە ئەمە تەبیعەتی ئەم ئیدارەی ترامپ ئیدارەیەکە کە ینی بە معیاری فرۆشتنی چەک فرسەتی تیجاری بۆ کۆمپانیا ئەمریکەکان ئەمە ئیتر مەشروعی ئەمریکا فەرستی ترامپە بۆیە لەوەچ ئەوە مەرجێک بوو بێ بۆ ئەوەی کەوا هەر ئەم سەردانە و خودی سەردانەکە ڕوو بدات ئێمە بیرمان نەچێ عادل عەبدولمەهدی هەرچەنە ترامپ خۆی شخصی داوەتی کرد کاتێکەوە هاتە عێراق بەڵام لە کۆتاییە ناوی نەچووە ناو جەدوەلی سەردانەکانی کۆشکی سپیەوە و پێشوازی لێ نەکرا لە 2007ەوە کاتێکە عەبادی هاتە واشنگتن ئیتر هیچ سەرۆکوەزیرانێکی عێراق پێشوازی لێ نەکراوە ئەوە کازمی بۆ یەکەم جارە پێشوازیەکی گەرم بوو ئەمە وەکو ضرورەتێک هەم لایەنی عێراقیش لە ڕاستیە پێویستی بەکرانەوە هەیە بە جیهانی دەرەوەدا بوونی کۆمپانیا ئەمریکەکان لە عێراق قازانجێکی گەورەی بۆ عێراقیش هەیە بۆ ئەوەی کە لەم عزلە ئابووری کەوا عێراق تێکەوتووە بۆ هۆی دەستوەردانی ئێرانەوە لەلایەک و بە هۆی ئەو گەندەڵیە زۆرەی کەوا لە عێراق هەیە لەلایەکی تر بوونی کۆمپانیا ئەمریکەکان دەرگا ئەکاتەوە نەک تەنها بۆ پەیوەندیکی باشتر لە نێوان ئەمریکا و لە نێوان عێراقا بەڵکو لە ڕاستیە سیگنەڵێکیشە ئاماژەیەکیشە بۆ کۆمپانیەکانی کەنداوی عەرەبی بۆ کۆمپانیەکانی ئەوروپا کەوا ئەگەر دەرگا بۆ کۆمپانیا ئەمریکەکان واڵا بێت و کۆمپانیا ئەمریکەکان متمانەیان بە بازاری عێراقی هەبێت کەواتە ئێوەش فەرمونون بۆ ئێوەش لەوانەیە دەرگاکە واڵا بێت وشەی متمانەم بەکارهێنا لە ڕاستیە ئەگەر باسی عنوانی ئەم سەردانە بکەیت پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق لە زمانی عادل عەبدولمەهدیە بە هیچ جۆرە متمانەیەکیان نەمابوو یەک لەو بەرپرسە ئەمریکانەی کە
من لە دوای دیدارەکە قسم لەگەڵا کردوتی ئێمە زۆر جار کە لەگەڵ وەفدی عێراقیدا ئەنیشتین لە زمانی عەبدولمەهدی کاتێکەوە باسی کێشەی میلیشیامان نەکرد یاخود کێشەی گەندەڵیمان لەگەڵ بەرپرسە عێراقیەکانە کرد زۆر جار ئەو کەسێکەوە ئێمە قسەمان لەگەڵا کرد خۆی لە ئەسڵا سەری کێشەکە بوو سەری گەندەڵیەکە بوو یاخود سەری میلیشیابازی بوو لە عێراقا لایکەم لە بەرخورد لەگەڵ حکوومەتی کاظمیە هەردوو لە هەماهەنگن لەوەی کەوا کێشەکان چین و لە جاتیوی کەوا قەنەعەت بە یەکتری بکەن کەوا چ شتێک ئەولەویاتە مناقەشە لەسەرەوەکەن کەوا چۆن چارەسەری کۆرۆنا بکرێت چۆن چارەسەری کێشەی میلیشیا بکرێت چۆن چارەسەری کێشە ئابوووریەکانی عێراق بکرێت ئەگەر بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ مۆرکردنی ئەو ڕێکەوتنە بازرگانیانەی کە شادی عراقی کردیان لەگەڵ ئەمریکادا چەندێک پەیوەندی هەیە بۆ ڕێکەوتنانەی کە لەسەر وەختی عادل عەبدولمەهدیدا کران لەگەڵ وڵاتی چیندا لە ڕاستیان لە یەک ئەچن بەوەی کەوا هەردووکیان هەر تا ئێستش هەر قسەیە نەگەیشتۆتە ئام مەرحەلەی ئەوەی کە پارە ئاڵوگۆڕ بکرێت لە نێوان هەردوو لادا بۆیە تا ئەم مەرحەلەیەش مەرحەلەیەکی سیاسیە ئەم 8 بۆ 10 ملیار دۆلاری کەوا حکوومەتی عێراقی لەگەڵ چەند لایەنێکی ئەمریکی و چەند کۆمپانیایەکی ئەمریکا ئیمزاکراوە کۆنتراکت نین واتە هێشتا نەچۆتە مەرحەلەی ئەوەی کەوا هەردوو لا مولزەم بن بە کات بەڵکو جۆرێکە لە تێگەیشتن جۆرێکە لە سیگناڵی ئابووری جۆرێکە لە پشتگیری سیاسی جناب تەزانی بەشێکی زۆریان بریتیمون لە مەمۆراندم of understanding کە ئیلزامی تیان نییە بەڵکو بریتێ لە یەک تێگەیشتن واتە هەردوو لا بڕیارەدەن کەوا ئێمە کارەکەین بەڵام بۆ ئەوی کەوا ئەم لێک تێگەیشتنە ببێتە کۆنتراکت ببێتە عقد و ئەم عقدە گرێبەستێک بێکەوە وەزنێکی قانونی هەبێ زۆر جار پێویستی بە ساڵ و 2 ساڵ لە مفاوەزات و لە لێک تێگەیشتن هەیە بەڵام سیگنەڵێکە بۆیە هەر خودی سەردانەکە لە خۆیان لە ڕاستیە سیگنەڵ بوو شتێکی بەرچاو بەردەست نە لە مەلەفی عسکەری نە لە مەلەفی ئابووری ئاڵوگۆڕ نەکرا لەوەچی ئەمەش باش بێت چونکە ئەگەر بۆ نمونە ئەگەر باسی شتی بەردەست بکرایە کازمی کە هاتە ئێرە زەختێکی زۆری لایەنە هەندێک لەلایەن شیعیەکان و بە تایبەتی ئەوانەی کە میلیشیا و ئێرانیان لە پشتەوە بوو کە تۆ ئەبێت ئللا بە ئیتفاقێکی نووسراوی مۆرکراو بیتەوە بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا ئەمە نەکرا ئەمە کارێکی باشە لە بەرامبەریشە هەروەکو چۆن ئەویان کردنەکەی زەحمەت بوو مۆرکردنی هەندێک لە گرێبەستی گرنگیش بەو شێوەیە هەر زەحمەت بوو بەڵام لەو کاتە کورتەی کە کازمی داوت کرا هەتا سەردانەکە با بڵین ئەنجامدرا لای کەم ئەم جۆرە تێگەشتانە هەیە سینەکەش و ئەمریکاکەش پێویستی بەوەیەکەوە تا چەندێک حکوومەتی عێراقی و لایەنە ئەمریکەکان جددی لەوەی کەوا بگەنە بیگەنە مەرحەلەی کۆنتراکت و ئاڵوگۆڕی بەڵێ دکتۆر من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە عێراق سەقامگیری دەوێت بەڵامیچە لە پرسیارەکان ئەوەیە ئەو سەقامگیریە چۆن دێتە ئاراوە لە کاتێکا کە دەسەڵاتی میلیشیا دەسەڵاتێکی هەم زۆرە و هەم بەهێزیشە لە عێراقدا و ئەمریکا دەتوانێت چۆن یارمەتی عێراقیەکان بدە بۆ ئەوەی ئەو دەسەڵاتی میلیشیا نێڵێتەوە سەرۆکی ئەمریکا وەڵامی ئەم پرسیارەی بەشی کوردی دەنگی ئەمریکا دەداتەوە ئەوەی ئێمە دەیکەین یارمەتی پێشکەش دەکەین لە هەر شوێنێک بتوانین بەڵام جارێکی تر دەیڵێمەوە ئەو وڵاتە وڵاتێکی سربەخۆیە خاوەنی سەرۆکوەزیرانی خۆیەتی بەرپرسانی خۆیان هەیە کە پێویستە وڵاتەکە بەڕێوە بەرن ئێمە ماوەیەکی زۆرە لە عێراقین من بە ئەگەر قسە ناکەم بەڵکو دەڵێم ئەوە بیرۆکێکی باش نییە بۆ ماوەیەکی زۆرتر لەوێ بین و پێشم باش نەبوو کە بچینە ئەوێ ئەو کاتا کەسێکی سڤیل بووم کەوام دەگوت بەڵام کێ گوێ لێ دەگرتم هەرچۆنێک بێت ڕای خۆمم بەڕوونی و ئاشکرایی خستە ڕوو دەمانەوێت لە عێراق بینە دەرەوە لە کورتترین ماوەدا بەتایبەت کە ئێستا پەیوەندیەکی زۆر باشمان هەیە و ڕێکەوتنی گەورەی نەوتمان هەیە ئەمە ڕەشەکەی ئێستایە مەبەستی منەوەیە ئێمە زۆر دڵخۆشین بە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق بەتایبەت کە لەم 2 ساڵەدا زیاتر پەرەی سندووە بەڵام ئەوەش خواستی ئێمەیە کە دەمانەوێت هێزەکانمان لەو وڵاتە بکشینەوە هیوادارین کاتێک عێراق جێدەهێڵین توانایی هەبێت بەرگری لە خۆی بکات بە دڵنیاییەوە دۆسەی میلیشیەکان لە عێراقدا تەوەرێکی گرنگی دیالۆگی استراتیژی نێوان بەغدا و واشنگتن بوو.
هەروە قسەمان لەسەرەوەش کردووە کە عێراق و ئەمریکا چۆن دەتوانن پێکەوە کار بکەن تا عێراق زیاتر پارێزرا و سەقامگیر بێت. ئەمریکا وابەستەی پشتیوانی هێزە ئاسایشەکانی عێراقا لە ڕێی ناتۆ هاوپەیمانەتی دژە داعشەوە بۆ کتوبەندکردنی دەسەڵاتی میلیشیەکان کە دەمێکە ترس و تۆقاندنیان لەناو گەلی عێراقدا دروست کردووە و سەروەریەکانی عێراقیشیان بنکۆڵ کردووە. ئەمریکا کۆمەکی گەورەی بۆ عراقیەکان کردووە و هەروەها بەردەوامیشە لەو کۆمەکردانەدا، بەڵام نکۆڵیش لەوە ناکا کە هێشتا تەگەرەی زۆر گەورە لە پێشن و پێویستی بەکاری گەورەترە بۆ لادانی ئەو تەگەرانە. هاوکاتی تێپەڕبوونی عێراق لە خۆناغی خوێناوی و ژنۆسایدی داعش، ئەمریکا یارمەتیەکی بەرچاوی وڵاتەکە دەدات بۆ بوژاندنەوە ئاوادانکردنەوە لەوانە کۆمەڵگەی کریستیانەکان و ئیزەدیەکان و شەبەک نزیکەی 500 ملیۆن دلارمان تەرخان کردووە بۆ ئەو کۆمەڵگایانە، بەڵام هێشتا شکاری زیاتر ماوە بکرێن. ئەو گروپە چەکدارانەی لەژێر کۆنترۆڵی تەواوەتی حکوومەتەکەی سەرۆکوەزیراندا نین، کۆسبن لە بەردەم هەنگاوەکانماندا. پێویستە چەندێک بکرێت بەزووی هێزی خۆجەی پولیس گیان بگرێتەوە. وەزیری دەرەوەی عراقیش جەخت دەکاتەوە لەوەی کە سیاسەتی عراق سیاسەتێکی عراقیانەیە و پەیوەندیەکانیش لەگەڵ هەر وڵاتێکدا ڕەهەندی تایبەتی خۆیان هەیە. بالنسبة للسياسة العراقية نحن نرى لە پەیوەندی بە سیاسەتی عێراقەوە ئەمریکا هاوپەیمانێکی بەهێزی عێراقە و بەردەوام دەبین لە پاراستن و قوڵکردنەوە و فراوانکردنی ئەم هاوپەیمانەتیە. سەبارەت بە ئێرانیش، ئێران وڵاتێکی دراوسەیە و وەک بەرەنجامێکیش پەیوەندی جوگرافیایی و مێژووی و فەرهەنگی و ئابووریمان هەیە لەگەڵ ئێراندا. سیاسەتی دەرەوەی عێراق لەسەر بنچینەی بەرژەوەندی نیشتیمانی عێراقە. شیکەرەوەش لەو بڕواایەدان هەروە لە خۆڕان نەبووە کاتێک کە مستەفا کازمی سەرۆکوەزیری عراق دەگاتە واشنگتن، ئەمریکا لێرە جەخت لە پلانی سەپاندنەوەی سزا دەکا بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا. ڕوژاندنی دۆسیایی سەپاندنەوەی سزاکان بەسەر ئێراندا لە کاتێکدا سەرۆکوەزیری عێراق لە کۆشکی سپی بوو لەگەڵ سەرۆک ترامپدا. پێم وایە ئەو خوێندنەوەی بۆ دەکرێت کە سەرۆکوەزیری عێراق لەگەڵ بە ئاگایە لەوەی ئەمریکا کار لەسەر کتوبەندکردنی ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق بە تایبەتی. دکتۆر بیلال، دەگەڕێمەوە لای جەنابەت. بەڕای تۆ مستەفا کازمی ئەو توانایە، ئەو دەسەڵاتە، ئەو هێزەی هەیە کە بتوانێت کۆنترۆڵی جموجۆڵی میلیشیاکان بکات لە عێراقدا؟ بابزانیم ئەگەر باسی هێز بێت، بەڵێ جێشی عێراقی چەکەکەی چەکی ئەمریکیە، تدریبەکەی تدریبی ئەمریکیە، ژمارەیان لە ژمارەی میلیشیاکان زیاترە، بەڵام هەڵبەتە بوونی چەک و بوونی سیارە و بوونی تەقەمەنی بەتەنیا کافی نییە. هەروکو چۆن لە 2014 بینیمان کە ئەم هێزە گەورە بە هەموو چەک و تەقەمەنی ئەمریکەکانەوە بەرامبەر بە هێزێکی بچووکی وەکو داعش شکستی هێنا. بۆیە تەرکیز لەسەر سەرکردایەتیە، لەسەر وەلایە، وەلا دڵسۆزی بۆ کێیە؟ ئایا وەلای ئەو جێشە بۆ وەلا و گۆرایاڵیان بۆ حکوومەتە؟ لە هەمان کاتیشا میلیشیاکانیش بینیمان ئەوانیش بە هەمان شێوە لاوازیان هەیە، لە ناوخۆیانە کێشەیان هەیە. بەنەمانی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی مهندس کێشەی ناوخۆییان زۆرە، کێشەی پارەیان هەیە. لە چەنەها راپۆرتی نێودەوڵەتیە کە دەنگی ئەمریکاش تەختی کردووە باس لەوە کە
ئێران و کۆنتترۆڵی ئێران بەسەریانە لاواز بووە کەواتە ئەگەر بکرێ بڵین دوو شێرە بەفرینەن هەمجێشی عێراقی و قوواتی عێراقی جۆرەکە لە شێرە بەفرینەکەەوە گەورەیە و بەهێز دیارە و بەڵام ترسێکی هەیە و لەوانەیە کازمی وەکو پێویستی قەی بەسەرکردەکانیان نەبێت و ئێستا لە هەڵی وایە کا بەشێک لە سەرکردەکانیان بگۆڕێ بەڵام لە بەرامبەریشدا ئەبینی کە لایەنە میلیشیاکانیش شێرە بەفرینەن هەر ئەو گەنجانەی کە لە بەسرە و لە زیقار مەقەڕەکانیان سووتاندن و دایان بەسەریانە وتوانیان هەر بە زەختی سەرجادە ڕئیس وزراکەیان کە عادل عەبدولمەهدی بوو بیگۆڕن و حکوومەتێکی تازە بێنە ئاراوە پرسیارەکە لەوەیە لەم دوو شێرە بەفرینەیە کامیان زووتر ئەتوێتەوە کامیان دەست پێشخەریەکە کازمی هەندێک دەست پێشخەریکە بەرامبەر بە حیزب الله وەڵامێکی داوەتەوە وەزام تا ئێستا هێشتا معلوم نییە بەڵام لە کۆتاییە کێشەی میلیشیا لە عێراقا کێشەیەکی عێراقی و پێویستی بە چارەسەرێکی عێراقی هەیە ئەمریکا ئەتوانێت لە چەند لایەنێکەوە هاوکار بێت بۆ حکوومەتی عێراقی بەوەی کەوا یەکەم پشتگیریەکی سیاسی و دعمێکی نێودەوڵەتی بۆ ئەم حکوومەتە تازەی عێراق هەبێت لەلایەکی تر جۆرێک لە تەضمیناتی بداتێ بەوەی کەوا عێراق و ئەمریکا هاوپەیمانن لە دژی داعش بۆیە ئەگەر هات و هاوپەیمانێک بکەوێتە خەتەرەوە بۆ نمونە ئەگەر میلیشیاکان تەماحی بۆ نمونە انقلاب لەسەر حکوومەتەکەی کازمی بکەن یاخود دەست بەسەر بەغایە بگرن بۆ نمونە وەکو چەند جارێک لەوانەیە هەوڵیان دابێت لەوانەیە ئەمریکا بتوانێت وەکو هاوپەیمانێک ئەم حکوومەتە عێراقیە بپارێزێت لە بەرامبەر بە هەر ڕەشەیەکی وایە بەڵام کێشەی میلیشیا وەکو وتم ئەمریکا هەر ئەوەندە ئەگەر هاتووی هێرش بکەێت دەسەی دیفاع لە خۆی کات بەڵام کاتێکەوە میلیشیاکان هێرشەکەنە سەر مەتاری بەغا یاخود سەر قاعدەیەکی عسکەری عێراقی ئەو بە ئەرکی عێراقی بیتن کەوا دیفاع لە خۆی بکات ئێران لە ئێستادا ئەتوانم بڵێم لە لاواازترین ڕەوشی خۆیدایەتی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە هەم لە ناوخۆ هەم لە ناوچەکەشدا بەڵام پرسیارەکە لەوەدا ئێران و دەرفەتەی ماوە کە کاریگەریەکی ئەوەندەی هەبێ ڕێگە نەدا بەوەی کە میلیشیاکان لە عێراقدا بەرەو هەڵوەشانەوە بڕۆن ئێران ئیسسمارێکی زۆری لە میلیشیا کردووە لە عێراقا و لە لوبنانیشە بۆیە من تەسەوەر ناکەم بۆ ئاسانیە پشتیان لێ بکات بەڵام لە کۆتاییە ئێرانیش یەک دەسەڵات نییە لە ناو ئێران خۆیشە چەند دەسەڵاتێک هەیە چەند ویژە نەزەرێکی جیاواز هەیە بۆیە ڕاستە لەوانەیە سوپای قودس و پازدارانی ئێران بەرەوەوە بڕۆن کە دەسەڵاتیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنها لە ڕێی ئەم میلیشیانەوە جێگیر بکەن بەڵام لە کاتێکە ئەمریکا پەرچەکردداری هەیە وەکو کوشتنی قاسم سلێمانی لە کاتێکە کەوا بەشێکی زۆر لەو سەرکردە عسکەریانە لە سووریا ئەکوژرێن ئەمە لەلایەکی تر کاتێکەوە ئەم وڵاتانە ئیتر پەرچەکردداریانە بێت لە لوبنان حیزب الله ئیسە منبوزە ڕاستە لە حکوومەتایە بەڵام خەڵکەکە قسەی پێ ئەڵێ ئەم تەقینەوەی کەوا ڕوویدا بە خەتای حیزب الله ئەبینن بەو گەندەڵیەی ئەبینن کەوا حیزب الله لە لوبنان دروستی کردووە لە عێراقی شایەمە لە هەڵقەی ئاخر جارکەوا جەنابەت لطف نوان و پێشوازی لەکردم لە بەرنامەکەدا بە درێژی باسی خۆپیشاندانەکانی عێراقمان کرد کە ئەمە حیزبەکان نەبوون و ئەمە سونەکان نەبوون و ئەمە کوردەکان نەبوون بەڵکو گەنجی شیعی عێراق لە بەسرە لە زیقار لە هەموو محافەزەکانی بەغا و بەرەو خوارد خەڵسان دژ بە ئێران مظاهرەیان کردووە و عەلەمیان سووتاندووە قونسولیان سووتاندووە تەنانەت هەفتەی ڕابردوو جارێکی تر چوونەوە سەریان ئەمە مانای وایە کەوا ئێران لە ڕێی ئەم میلیشیانەوە خەریکە گەلی عێراق و گەلی لوبنان لەدەست ئەدا ئیتر ئەم هەموو هەوڵە و پارەی کەوا سەرفیەکە بۆ ئەوەی کەوا ڕووی ئێران جوان بکات ئێران بکاتە سەرکردەی هەموو شیعی ناوچەکە لەلایەک و لەلایەکی تر ئەم هەموو ئیعلامی کەوا سەرفیەکە سەرەکی بە هەڵسوکەوتی ئەم میلیشیانە خەریکە لە ناوەچێت ئەمە دەرفەتێکی دروست کردووە بۆ کەسانێکی وەکو کازمی کەوا بە ئێرانیەکان بڵێن ئێوە چیتانەوێت ئێوە ئەتانەوێت پەیوەندیکی ئابووری باشتان هەبێت ئێوە ئەتانەوێت لەم کاتی حەسارە زەرەر زۆر نەکەن ئێوە تانەوێت دراوسەیەکتان هەبێتەوە هەڕەشە نەبێت لەسەرتان بۆچی تعامل لەگەڵ میلیشیاکەن بۆچی نیان تعامل لەگەڵ دەوڵەتی عێراقی بکەن و کەسانێکیش هەن لە ناو ئێران خۆیان کەوا لەوە چ زیاتر بەم بەڵام چۆن لە ناو عێراقا دوو تەوەجه هەیە لە ناو ئێرانیشدا دوو تەوەجه هەیە بابزانی لە داهاتووە چی ئەنوێنێ لە کۆتاییە سەنگی مەحەک بریتێ لەوەی کەوا تا چەندێک حکوومەتی عێراقی حکوومەتێکە بای ئەوەندەی هێزی هەیە کەوا فەرزی ڕێز و ئیرادەی خۆی بەسەر کاران نابکات
بەڕای تۆ ئەگەر بکری ئەمان زۆر بە کورتی پێم بڵێ بەڕای تۆ کەمتەرخەمی لە عێراقیەکانەوەیە کە دەرفەت بۆ ئێران ڕەخساوە یاخۆ ئەمە سیاسەتێکی پێشێلکارانەی ئێرانە لە عێراقدا گرتوێتیە بەر کامیانە بەڕای تۆ؟ چەپڵە بەدەستە لێ نادرێت کاک بڵێن هەردووکیانە هەم ئێران نیەتی زۆر ساف نییە و هەم عێراقیەکانیش ئەمە بە ئاسانتر ئەبینن ینی بۆ نمونە ینی وازەحە تۆ لە هەڵبژاردنەکانە ئێران دەورێکی زۆری هەیە لە دروستکردنی حکوومەتەکان و پێکەنانی حکوومەتەکانە دەورێکی زۆری هەیە تۆ لە جاتێویکەوە بێ خەریکی داڕشتنی سیاسەتی ئابووری و سەحی و مالیبی بۆ عێراق ئەگەر ئەوەیە لەسەر بێکەوە تۆ ئامادەبی هەرچێکت پیاکردنیوی بدەی بە ئێرانیش بکاتە حاکم و 2030 بداتێ بڕێی من سیاستکردن بەو شێوەیە زۆر ئاسانە عێراقی بۆیە ئاوا تاولە. ئەلبەتە وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی پێکرد مەسلەی پاراستنی سەروەری عێراق ئەمە دۆسەیەکی گرنگە و پێشەلکردنی سەروەری عێراق هەر تەنها لەلایەن ئێرانەوە نییە بەڵکو زۆر وڵاتی تریش لە ناوچەکەدا کۆماری تورکیا بۆ نمونە بە فڕۆکە بردومان دەکا بە تۆپ باران دەکا هێرشی لەشکری دەکا بۆ سەر عێراق. بەغدا و واشنتن چۆن دەتوانن هەماهەنگیەک بکەن بتوانن سەروەری عێراق بجێڕنەوە بتوانن ڕێگە بگرن لە تۆپبارانەکانی ئێران هەروەها لە لەشکرکێشەکانی تورکیاش؟ پرسیارێکی زۆر گرنگە و لە دیدارەکەی کۆشکی سپیشدا کە جنابەت ئامادە بووی ئەم بابەتە باس کرا. بەڕای من هەروکو چۆن کێشە ناوخۆییەکان زەختێکی دروست کردووە کەوا ئەم عێراقە ئیتر نابێ بریتی بێ لە هاتنی شیعە و سونە و کورد و ینی حیزبەکانی شیعە و سونە و کورد بەیەک و بێن اتفاق بکەن لەسەرەوەی کەوا چۆن وەگوڵی ئەم مانگایە بدۆشن بەبێ ئەوەی کەوا خزمەت گوزاری هەبێ بەبێ ئەوەی کەوا حکوومەتێک هەبێ کەوا قانون بپارێزێ. ئەمە لە ناوخۆی عێراقا ڕەت کراوەتەوە لە هەمان کاتیشە هەرم عێراق لاوازەی کەوا لاوازە و خزمەت گوزاری بۆ هاوڵاتیەکان ناگەێنێ لە هەمان کاتیشە سەیرەکەی دەرگای واڵا کردووە بۆ تەدەخلی ئێرانی وەوەتانی عێراقی حکوومەتی تورکیاشێت هەم هاوڵاتی سیڤیلە کوژێت و هەم جنراڵی پاراستنی سنوورەکانە کوژێت و عێراقیش ئەوە لاوازە وەڵامی پێنادێتەوە بێ بچێت لە واشنتن ینی ئەگە مستەلاحەکە جائز بێ بۆڵەبۆڵێکی بۆ بکە. بۆیە ئەمە لەوە ئەچە فرسەتێک بێ لە هەمان کاتە چونکە لێ هەموو کێشەیەک لە هەمان کاتە دەرفەتیشە دەرفەتێک بێ بۆ ئەوەی کەوا هەم سیاسیەکان هەم دەنگدەریش قەناعەتێکیان بۆ دروست بێکەوە سیاستکردن لە دەوڵەتێکی فاشیلە قیمەت و معنایەکی نییە. بۆیە بە جۆرە لە جۆرەکان نەهێشتنی نظامی محاسەسە ئەمەیکەوە سیاستکردن لە عێراقا بە ئامانجی گەندەڵیە وا بکات لای کەم لە لای سیاست مەدارەکان قەناعەتێک دروست بکاتکەوە ئەبێ شتێکی تا بهێڵنەوە یعنی بۆ ئەوەی کەوا وڵاتەکە هەمووی مانگایی کەوا ئیدۆشن ئەگە زۆری بدۆشی ئەمرێ. بۆیە بەسەری گەڕانەوەی سیادە بۆتە ئامانجێکی ئەمریکی بووە هەمیشە بەڵام ئێستا وای لێ هاتووە بۆتە داواکاریەکی عێراقیش تەنها تەڵەبێکی خارجی نییە بەڵکو داواکاریەکی ناوخۆییشی هەیە. با بزانین ئەم مەسەلەی لاوازکردنی دەوڵەتە ئەمە لە 2007 بدواوە بە گەرمی و بە خەسی کاری لەسەرکرێت بە ڕۆژ و درۆژ چارەسەر ناکرێت بەڵام هاتنی کازمی دامی ئەمریکی بۆی ئەم داواکاریە جەماوەریەی کەوا هەیە لەلایەکەوە و هەڵبەتە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق سەنگی مەحەکن بکەوە بزانن ئایا ئەم مەسارەی عێراق جارێکتر ڕاستەکرێتەوە یان نە و بەڕای من هەڵبژاردنەکانی ئەمریکاش دەورێکی زۆری ئەبێت کە ئەتوانی باسی ئەتوانین ئەوە هەڵدەگرین بۆ دوایی بەڵام پێشەوە حەزەکەمەوە لێ پرسم دکتۆر شاندێکی کوردی یاوەری شاندەکەی عێراق بوون یا بەشێک بوون لە شاندی عێراقی کە سەردانی واشنتنیان کرد ئەم شاندە کوردیەک لە هەرێمی کوردستانەوە چ ڕۆڵێکیان هەبوو بە تایبەتی لە دیالۆجی استراتیژی نێوان بەغدا و واشنتن؟ وەفدی هەرێمی کوردستان وەفدێکی شارەزا بوو هەرکەس لە بواری خۆی شارەزایی باشیان هەبوو و بوونیان لە ئەم دانیشتەکانی چونکە حیواری استراتیژی لە نێوان عێراق و ئەمریکایە سەرەتا لەلایەن پۆمپیۆ و لەلایەن دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی هەردوو لە دەست پێکرا بەڵام پاشان بوو بە دانیشتنی جیاواز لەسەر مەسایل سیاسی و عسکەریەکان دانیشتنی جیاواز لەسەر مەسایلی ئابووری لەسەر مەسایلی کەلتوری و ئەکادیمی و هەتا دوایی بۆیە ئەمانە پێویستی بە خەڵکی مختص هەبوو و هەرێمی کوردستان نوێنەری زۆر بەتوانای ناردەبوو بۆ ئەم بابەتانە
کەوا بەداتا و بە زانیاری پێویستەوە ئامادە بوون. بەڵام بەڕای من لە وەکو حزوری سیاسی لەوە دەکات چونکە ئەمە جانبی لە فەنیەکە ڕاستە، بەڵام وەکو حزوری سیاسی ئەم دیدارانەی کەوا لەسەر مستەوای وەزیرەکان و لەسەر مستەوای کۆشکی سپیکرا بەڕای من تەمسیلەکە ئەکرا بەهێزتر بێت. حکوومەتی عێراقی نزیکەی 2 لە 3 وەزیرەکان لێرە بوون، بەڵام حکوومەتی هەرێم هیچ وەزیرێکی نەناردبوو. لەوانەیە فرسەت بواە بۆی کەوا کەسانێکەوە با بڵین لەسەر ئاستی سیاسی نەک تەنها لەسەر ئاستی حکومی بەڵکو لەسەر ئاستی سیاسیش بتوانن نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەن. لەو وەفدا بواە لەوانەیە قازانجێکی زیاتری بۆ هەرێمی کوردستان تیا بواە. دکتۆر دەگەڕێمەوە بۆ لات ئەلبەتە یەکێک لە کێشەکانی تری کە ڕوبەڕووی حکوومەتەکەی کازمی دەبێتەوە تێرۆریستانی داعشن. داعش لە ماوەیە ڕابردوودا جموجۆڵی زۆری دەست پێ کردوێتەوە و لە زۆر ناوچەی عێراقیشدا دەستی کردوێتەوە بە هێرشکردن. لە وەتای سەرەتای ئەم ساڵەوە جیاوازیەک دەبینین لە چۆنیەتی مەترسیەکاندا. لەو ناوچانەی قێرانیان تیادایە مەترسیەکان زیاترن. بۆ نمونە خۆڕێخستنەوەی داعش و زۆربوونی جموجۆڵەکانیان لە عێراق و سووریادا و هەروەهاش لەو ناوچانەی هاوسۆزی بۆ داعش هەیە. مەترسێکی تریش لە بەردەم حکوومەتەکەی کازمیدا دەستدرێژیکردنە سەر ئازادیەکانی تاکە کەسە. لەم ماوەی ڕابردوودا لە عێراقدا چەندان چالاکوان ڕوبەڕووی هەڕەشەی کوشتن بوونەتەوە یاخود کوژراون، ئەمەش بێگومان بە مەبەستی بێدەنگکردنیان. بێگومان ڕەوشی ئاسایشی لە ئێستادا خراپە. هێز ئاسایشەکان و دەسەڵاتدارانی خۆجێی ئەرکی خۆیان بەجێ ناگەێنن لە پارێزگای بەسرەدا. چالاکوانان دەکوژرێن و هێزا ئاسایشەکان هیچ ناکەن و بۆ کوژەکەش ناسراوە. لە مانگی هەشتا هەتا ئێستا 6 جار هەوڵی کوشتن درراوە. چەندان ساڵە بەسرە شتی ئاوایی بەخۆوە نەبینیوە. لە ساڵی 2019ەوە لە شاری بەسرە 15 کردەی کوشتن و هەوڵدان بۆ کوشتنی بەخۆوە بینیوە. پاش گەڕانەوەی لە ئەمریکاوە دەست بەجێ مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراق سەردانی شاری بەسرە دەکا کە لەوێ چەند چالاکوانێک کوژرا بوون. لەو سەردانەشدا کازمی جارێکی تر پەیمانی گەورە بە عێراقیەکان دەداتەوە. بەسرا دەکەوێتە سەرپێخۆی. ئەمە پەیامێکە بۆ هەموو تاوانباران و بکوژان. ئێستا حکوومەتێکی نوێ هەیە و کار بۆ هێنانە ئارای ئاسایش دەکات بۆ ڕێگەگرتن لە تاوان. بە هەموو ئەوانەی چەکیان بەدەستەوەیە لە دەرەوەی یاسا دەڵێم هەرگیز لە سزا ڕزگار نابن و بە زووترین کات بکوژان دەدرێنە دادگا. بە تاوانباران دەڵێم ئەوانەی هاشمەل هاشمی و تەحسین و پزیشکە گەنجەکەیان کوشتووە دادگایی دەکرێن. دکتۆر بیلال پێدەچێت کە بە بەرنامە چالاکوانانی عێراق بە ئامانج بگیرێن. کازمی لەمەیاندا دەتوانێت چی بکە؟ پێشتر بۆ خۆ دەزانی، ینی ئەو کاتی کە هشام هاشمیان کوشت، کازمی ینی پەیمانی زۆر توندی دەدا کە بە زووترین کات تاوانباران بدرێن بە دادگا، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ کەسیان نەدران بە دادگا. ڕاستە، هەڵبەتە هەر لە مانگی هەشتا 11 چالاکوان کوژراون، لە 2020 تا 26 کوژراون. هەرەمەی کە بەشێکی زۆریان لەم مانگی هەشتا بوون ئاماژەیەکە کە ئەم جەنگە ینی لابڕێیە کە غێرموباشرە بەردەوام ئەبێت و لەوانەیە ئێمە تا لە هەڵبژاردنەکانی نزیکتر ببینەوە ئەم جۆرە کوشت و کوشتاریە زیاتر ببێت. ئامانجی میلیشیاکان و ئامانجی حیزبەکانی ناو حکوومەتی عێراقی زۆر وازەحە، ئەوژەوەیە کە ئەم سیستەمەوەکو خۆی بهێڵنەوە بەوەیە کەوا کازمی لاواز بکەن عسایبی ئەهلی حەق سەرۆکەکەیان بە ئاشکرا وتی تۆ چی داوە لەم دژایەتی گەندەڵی و دژایەتیکردنی میلیشیاکان و وەکو ئەو سەرۆکۆزیرانەی پێشتۆ هاتوون تۆش چاوی لێ بپۆشە. ئەم کازمی بڕیایداوە چاوی لێ نەپۆشی. ئەمانیشی تر وردە بە کوشتنی ئەم چالاکوانانە نامەی بۆ ئەنێرن کەوا خەریکە وردە لە خۆت نزیکە بینەوە. ئەمە سیاستێکی وازەحی ینی پیس و چەپەڵی عێراقیە بەڕاستی لەلایەکی تر هەڵبژاردنەکان و ئەعلانکردنی هەڵبژاردنەکان سیگنەڵێکە بۆ هەموو سیاسەتی عێراقی، هەمویان کەوتونەتە خۆیان جارێکی تر لەوە ئەچێ هەڵبژاردنەکانی داهاتوو عێراق بەجۆرە لە جۆرەکان دابش بکە بۆ دوو تەوەرە، بۆ دوو جەبهەی جیاواز. جەبهەیە کەوا ئێوێ عێراق وەکوتم ئەو مانگایە بێت کەوا
شیر و بە بەرەکەتەکەی تەنها بۆ کەسانەیە کەوا دەستیان پێی ئەگات بەڵام لاواز بێت دەرگای کراوە بێ بۆ دراوسەکان و بۆ سیاسی گەندەڵەکان و لەوانەیە تەوەجوهی دووەمیشەوە بێت کە نەخێر عێراق پێویستی بەوە هەیە کەوا سیمای دەوڵەتی پێوە بێت مؤسساتی هەبێت هەتا حدێک بتوانێت خزمەتی وڵات هاوڵاتی خۆی بکات پێشەوەی کەوا خزمەتی هاوڵاتی دراوسەکانی بکات خزمەتی خەڵکی خۆی بکات نەک خزمەتی مەصالحی وڵاتەکانی تر ئەمە ئەگەر بەرەو ئەم تەوەجوهە بڕۆین هەڵبەتە هەرەبی ئەم چالاکوانانە بن کەوا حیزب دروست بکەن و خۆیان ئامادە بکەن یاخود سمێنی لا هەڵبژاردنەکانە ئەگەر یاسای هەڵبژاردنەکان بەم شێوەیە بێت کە شخصیاتەکان زیاتر حیزبەکان لەوان ئەمان کردو حکوومەتیان گۆڕید و چالاکوانی مەدەنی هەر ئەوانە بن سمێن لە هەڵبژاردنەکانە بەشدار بن بۆیە ئیمڕۆ ئەیکوژە پێشەوەیکەوە بەیانی ببێتە ئەندام پەرلەمان بەڵامێکی لە کێشەکانی کە ئێستا ینی بۆتە مایی مشتمور لە بەغدادا ئەویش ئەگەر و نەگەری پەسەندکردنی یاساکانی هەڵبژاردنە دکتۆر یاساکانی هەڵبژاردن لەم پەرلەمانەی ئێستای عێراقدا بەو شێوەیە کە کازمی یا چالاکوانان دەیخوازن ئەگەری پەسەندکردنی هەیە ئەگەری پەسەندکردنی هەیە چونکە فشارێکی جەماوەری زۆری لەسەرە و کازمی و هەندێک لە کەسایەتیەکانی ئەم حکوومەتە پشگیری چاکسازی ئەەکەن سەرۆکی عێراق پشگیری چاکسازی ئەکات کەمینەیەکان پشگیری چاکسازی ئەەکەن ئەمە لەلایەک یونامی کە جارێکی تر لەلایەن ئەنجومەنی ئاسایشی UN-ەوە ماوەکی بۆ درێژ کراوەتەوە و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشگیرێکی زیاتری ئەکا بۆ ئەوەی کەوا هەڵبژاردنانە بە ڕێکوپێکی بەڕێوە بچن ئەوانیش بە هەمان شێوە پشگیری لە گۆڕینی یاساکە ئەکەن پشگیری لە هەڵبژاردننی پێشوەخت ئەکەن بەڵام لە هەمان کاتە ئەو حیزبانەی کە وەکوتم لە 2010 بەهۆی کەمی بەشداری خەڵک و بەهۆی ئەوەی کەوا تەرجەمەی شەڕی داعشیان کرد بۆ پرۆژەی سیاسی ئەوانە تەمان لە قازانجیان نییە بۆیە لە وەزعی خۆیان ئەترسن ئەمێنێتەوە سەرەوەی کەوا بە جۆرێک لە جۆرەکان هەرەبێ مفاوەزاتێک بکە لە بینی ئەم دوانە ئەبێ هەر کارێک بکەکەوە هەردوو لە ڕازی بکرێناتن ئەم ئیشە تەوافقیانەش ئیتر خورمشە لە نیوایەتی بەڵام ئیجماعێک هەیە لەوەی کەوا ساڵی داهاتوو هەڵبژاردن بکرێت پرسیارەکەوەی ئایا هاوین دەکرێت یاخود لە پاییزدا دەکرێت بەڵام بەهۆی کێشەی ئەمنی بەهۆی کێشەی ئابووری بەهۆی ئەم کێشە ناوخۆیانی کەوا هەیە احتیمالی زۆر هەیە کەوا عێراق ناتوانێت هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکات و بێنێتەوە تا 2022 کە خۆی ئیتر ئەو کاتە کازنێ بێتە تاواوکەری حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی نابێتە هەڵبژاردنی پێشوەخت ئەو هەڵبژاردنە هەموو هاوکێشە سیاسیەکانە گۆڕێ بەو شێوازەی کە کازمی بیری لێکاتەوە بڕوا ناکەم بەڕای من هەڵبژاردننی سەرکەوتوو ئەوەیە کەوا لای کەم ئەم نەزیفە ڕابگرێت ئەگەر هەڵبژاردنێک ببێ لە ساڵی داهاتووە کەوا کێشەکان لەمە زیاتر نەبن عێراق لەمە لاواستر نەبێ پەیوەندیەکانی میلەتەکانی ناو عێراق لەمە خراپتر نەبێ پەیوەندەکانی هەرێم و بەغدا لەمە زیاتر تێک نەچێ ئەمە بەڕای من لە کەمترین ئاستاییترەمە خۆی لەوە چێ سەرکەوتنێکی باش بێ خۆ ئەگەر خوا ڕەحم بکە ئەو هەڵبژاردنە مەسارێک بەرە و باشتربوون بۆ عێراق دابین بکات شێوازی سیاستکردن لە عێراقا بگۆڕێت ئەوە لەوانەیە فرسەتێک هەبێت کەوا لای کەم عێراقی تر لە ئێستا بەدواوە بەرەو چاکی بڕوات بەرەو ئەو بڕوات کە وڵاتێکی ئاسایی بێت شەڕ و شۆڕی تیانە بێت وڵاتێک بێت کەوا حکوومەتەکەی زیاتر نوێنەرایەتی خەڵکەکە بکات یەک لەو گۆڕانکاریە سەرەکیانەی کەوا بڕیار وایە لە هەڵبژاردن لە یاسای هەڵبژاردنەکانە بکرێتەوەیە کە دەنگدەر پەرلەمانتاری خۆی بناسێت چونکە ئێستا خەڵک یەک جار پەرلەمانتارە زیێت و مناڵ ماچەکە و دەست ماچەکە دوایەکەیت تو 4 ساڵ نایبینیتەوە لەبەرەوەی کەوا لە کۆتاییە حزب پەرلەمانتار دروست ئەکات نەوەکو دەنگی خەڵک ئەو کاتەش کە پەرلەمانتار منەتی زیاتر بە ئیتفاقاتی سیاسی و بە حیزبەکان هەیە و پاروشت بۆ حیزبەکەی خۆی کۆکاتەوە نەک بۆ ناوچەکەی کەوا دەنگی پێداوە ئەگەر بتوانین ئەم ئالێتە بگۆڕن ئێمە جناب لە ئەمریکا ئەژین کۆنگرسمانەکانمان لەو گەڕەکانی خۆمان هەموو جارێ ئەڵێ تۆڵی کۆنگرسمانی من ئەویش ئەڵێ پارەی زەریبەکەی تۆ ئەم پەیوەندیە زۆر زۆر نزیکە ئەگەر وای لێبێت بۆ نمونە لەوانەیە ئەو کاتە سیاستمەداری عێراقی زیاتر شەرم دای بگرێت بەرامبەر بە هاوڵاتیان لەوەی کەوا ئێستا هەیە دکتۆر بیلال زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتندا سپاس و پێزانینم دکتۆر سپاس بۆ ئێوەش هەر سەرکەوتوو بن
ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنمەی داهاتووی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.